بۆ پیرۆزکردن و ئاهەنگگێڕانی زیاتر بابۆنەی ڕۆژی گیانی منداڵانەوە شەری سلێمانی ئامێز بۆ چەند چالاکیێکی جۆراوجۆر بۆ منداڵان دەکاتەوە تا گوزارشت لاخۆشی و شادیەکانیان بکەن و دەرفەتێکیش بێت بۆ خستنە ڕووی ماف و پێداویستەکانیان. لەو نێوەندەشدا ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان و بەشی منداڵانی کتێبخانەی گشتی سلێمانی با هاوکاری تەلەڤیزۆنی پەروەردەیی فێستیڤالێکیان ڕێخست. دیارە لە زۆربەی وڵاتانی جیهان ڕۆژێک تایبەت کراوە بە ڕۆژی جیهانی مناڵان. ئامانج لەو ڕۆژە لە ڕاستیە تەنها گێڕانی ئاهەنگ و دروستکردنی کەشوهەوایەکی خۆشی و شادی نییە بۆ مناڵان، بەقا ئەوەی کە پەیامێکە هەیە ئەتەوێت ئەو پەیامە بگەێنی بە تاک بە تاکی کۆمەلگا بەوەی کە ڕێکەوتنامەیەک هەیە بە ناوی ڕێکەوتنامەی مافەکانی مناڵەوە ئەیانوێت پەیامێک بگەێنن بە گەورەکان پیان بڵێن ئێوەی گەورە پابندن بەو ڕێکەوتنامەیە و ئەبێ چاودێریمان کەن و بمان پارێزن. لە ڕاستیە هەر بۆ مەبەستەش بیرمان لەوە کردەوە کە چالاکیەک بکەین. دیارە ئەم چالاکیە یەکەم ڕۆژی چالاکیەکەمانێ ئێمە لە 30 مانگەوە و ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان چالاکیەکانمان لە زۆربەی شار و شارۆچکەکانە بەردەوام بووە. تر سلێمانی، چوارچە، هەولێر، خانەقین، دەربەنیخان، کەرکووک ئەم ڕۆژ کۆتایی ڕۆژی چالاکیەکەیە. دیار بوو چالێکێکە بریتی بوو لە دوو بەش، بەشێکی کردنەوەی پێشانگایەکی شێوەکاری ئیشی مناڵان بوو، بەشی دووەمیشی ئەو فستیڤاڵە بوو کە بەڕێستان بینیتان. جگە لەوەش کۆمەڵێک پۆستەر و نامیلکەی تایبەت بە مافەکانی منداڵان ئامادەکرا بوو بۆی پێشکەشکرێ بە خێزانەکان. جگە لەوانش بەڕاستی ئەو چەند ڕێکخراوێکیش کە کاری بڵاوکراوەی مناڵانیان هەبوو ئەوەشان هەروەکو دیارەک پێشکەش کرد بە مناڵان. بەڵێ مناڵانی بەشدار بوو لەم فستیڤاڵەیە ژمارەیان 150 مناڵ بوو، ئەوانەی کە لە سەر ستەیج بەکاری هونەری بەشدار بوون. ژمارە ئەو تابلۆیانش کە ئیش و کاری مناڵان بوو بریتی بوو لە مناڵانی خاوەن پێداویستی تایبەت، مناڵانی ئاواری کەمپی باریکە و هەروە ئاواری ناو شاری سلێمانی و 4 مەڵبەندی ڕۆشنبیری کازیبەی مناڵان. ئەو ئیشانەی کە ئێمە بەشداریمان پێکرد بۆ ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بریتی بوو لە 100 ئیشی مناڵان. مناڵی کورد هیچی کەمتر نیە لە مناڵانی سەران سەرجیان، ئەبێ لە خزمەتیان نابین بە شێوازێک ئاراستەیان بکەین کە دواتر نەوەیەکی دروست دەرچن بۆ کۆمەلگا کە کۆمەلگا سوود لە توانا و لە بەهرەکانی ئەوان وەرگێت. بۆیە ئێمە وەک کتێبخانەی گشتی سلێمانی و بەشی مناڵان بە تایبەتر لە خزمەتی ئەوانین، لە پێشوازی مناڵە خۆشەویستەکانین. تەنیا داواکاریمان لە دایکان و باوکانەوەیە ئاسانکار و ڕێخۆشکەر بن بەوەی کە هاوڕێتی مناڵەکانیان بکەن، ئاشنیانکەن لەگەڵ دنیای خوێندنەوە. هەموو ڕۆژێک بۆ مناڵی کورد پیرۆز بێ، هەموو ڕۆژێکی پڕ لە چێژ و خۆشی و خۆشەویستی و ڕێز بێ. هەر لەو فستیڤاڵەدا چەند ڕێکخراوێکی تر پەیامی خۆیان بۆ خزمەتکردنی منداڵان خستەڕوو کە خۆی دەبینیەوە لە چەند بڕگەیەکی گۆرانی و نمایشکردنی تابلۆ و چەند کارێکی هونەری. ئێمەش وەک ڕێکخراوی مناڵانی کوردستان توانیمان بەشداریکەین لەم فستیڤاڵە بە 3 بەرهەم کە بەرهەمەکان لە 2 گۆرانی ئۆپرێتێکا خۆی ئەبینێتەوە و هەر بۆ خۆم با بڵێن هاوکاری سنتەری بەرگری لە مافەکانی مناڵانم کە ئیشە هونەرەکانی ئەوانش هەر من پێی هەستاوم. ئومێدەوارم بەرهەمەکانمان جێی سود و ڕەزامەندی بێ و بتوانین مناڵان بۆ ساتێکی کەمیش بێ لەم ناخۆشی و مەینەتیشیانە دووریان خێنەوە و ئومێد دەکەین کە ساڵانی داهاتوو گرنگی زیاتر بەم یادە بدرێت. ئێمە وەکو بەڕێبەرایەتی ڕۆشنبیری مناڵانی سلێمانی هەستاوین بە بم پێشانگایە کە ساڵانە پێشانگا ئەکەینەوانێ بۆ مناڵەکانی خولی هاوین. لا بەرامبەریشدا لا تێڕوانینی دایکان و باوکانەوە هەست بۆوە دەکرا کە منداڵەکانیان سەرسامی ئەمیادەن و با بەدیهێنەری خەونەکانیانی دەزانن. لەم ڕۆژەیە ڕێخستی ئەم جۆرە فستیڤاڵ و کردنەوەی پێشانگا و بەشداریکردنی مناڵان و هێنانیان بۆ ئەم کۆڕ و کۆبنەوەیە کارێکی باشە بۆ ئەوەی کە مناڵ لە ئێستاوە بزانێت کە بوونەوەرێکە لە ئێستاوە مافی هەیە تاو کاتێک کە لە ژیاندایە. مافەکانی مناڵانیش ئەوەیە کە پەروەردەیەکی باشیان بۆ بکرێت
گوزەرانێکی باشیان بۆ دابینکرێەوەی ئەو ئەرکەژەکەوێتە سەرشانی حکوومەتەکان و دەستگا پەروەردەییەکان و دەستگا کاری پەروەەردە اینجا دایک و باوکو لەگەڵ ئەوەشا کۆمەڵ کەواتە بە هەمومان بەرپرسیارین بەرامبەر بە مناڵ لە ڕۆژی لەدایک بوونەوە تا و کاتێک کە گەورە ئەبێ و خوێندن تەواوەکە و ئەکاتە تەمەنی ژیری و تەمەنی گەورە بوون و لە مناڵی و هەرزەکاری مناڵ دەرەچێ. من لێرەیە ئەمەوێ بەبییر هەمووانی بخەمەوە دەستخۆشی گەرم لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بکەم بەڕاستی هەتا ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ئەم ڕێکەوتنە یا ئەم بیرەوەری و ئەم ڕۆژە جیهانیەی نەوروژان و نێخستە بیری دایکان و باوکان و دەستگا پەروەردیەکان باوەڕ ناکەم لەوە پێشکەس باسی کرد بێ. پیرۆزبایی ڕۆژی جیهانی مناڵان لە هەموو مناڵە چاوگەشەکانی کوردستانەکەم بێگومان بوونی فیستیڤاڵی لەم جۆرە زۆر زەرورە بۆ مناڵان چونکە لە ڕۆژانی پشووە زیاتر مناڵان سوود لەم جۆرە فیستیڤاڵانە ئەبینن. ئەم فیستیڤاڵەش بەڕاستی کۆمەڵە چالاکی جۆرا و جۆری لە خۆگرتووە کە هەمووی زەرورە بۆ خودی کەسایەتی مناڵ وێنە کێشانە مۆسیقایە و ئیشی دەستڕەنگینی مناڵانە. هیوادارم حکومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان زیاتر ئاور لەم جۆرە فیستیڤاڵانە بنەوانێ و دایکەکانی شۆشارێکی ئەوتویان هەبێت کە مناڵەکانیان پێبەش نەکەن لە فیستیڤاڵانە. خۆشی سازکردنی ئەم چالاکیە باڕوخسەری منداڵانەوە باڕوونی دەبینرا و ئەوانیش پەیامی خۆیان هەبوو. پیرۆزبایی لە مناڵانەکەم باوکم هێنانی بۆ ئەم فیستیڤاڵە. پیرۆزبایی جژنی مناڵان لە هەموو مناڵێک دەکەم خۆشحاڵم بەمەی کە باشداریم کردو لە فیستیڤاڵێکی وایە. پیرۆزبایی لە هەموو مناڵانی کوردستان دەکەم کە ئەم فیستیڤاڵیانمان کردووە و وێنەشمان دروست کردووە و ئەم شتەشانە سەر دەمونچای من دروست کردووە. ڕۆژی جیهانی منداڵان لە هەموو مناڵە پیرۆزبێ هیوادارم ئەم یادە خۆشە هەموو کاتێ بکرێتەوە. پیرۆزبای ڕۆژی جیهانی مناڵان لە هەموو منداڵەکان دەکەم و سپاسی منداڵپارێزی کوردستان و منداڵانی کتێبخانەی گشتی دەکەم بۆ سازکردنی ئەم ئاهەنگە خۆشە و هەروەها سپاسی دایک و باوکیشم دەکەم کە بەشداریم کرد لەم فیستیڤاڵە. ڕۆژی جیهانی مناڵان هیوادارم هەموو ساڵێک ئەم جژنەمان بۆ بکرێتەوە. ئەوەی لا چالاکیەکانی ئەمساڵی ڕۆژی گیانی منداڵاندا دەبیندا گەرم و گوڕێکی زیاتر بوو لا ڕووی بەشداریکردنی منداڵان و خێزانەکانیان و گرنگی پێدانی زیاتری ڕێکخراوەکان بوو با خستنە ڕووی ماف و پێداویستیەکانی نەوەی نوێ.